بێگومان هەمومان حەزمان لەو شاخ و داخ و کێوە هەیە، بەڵام بەم قات و ڕیبات و پێڵاوە نابێت. هەرە بڕۆین دوسێ جار هەرەکەوین وەنیە پێویستەکە جلوبەرگی تایبەت و کەرەستەی تایبەت لەگەڵ خۆمانابەرین بە تایبەتی بۆ شاخەوانی بێ. بۆ گوڵەگەشت بێت تا ڕادێک دەتوانی جلوبەرگێکی ئاسایی و پێڵاوێکی کالات لە پایە بێ و بۆ گوڵەگەشتە ڕۆی چونکی تۆ زۆر لە شاخەکە بەرز نابیتەوە. بۆ گەشت و گوزارەکەی خۆشمانەوە هیچ هەر جار وایە زیاتر خەریکی خواردن و دروستکردن و خواردنین لەگەڵ یاری و کردن و وێنەکردن و شتی وای. ئەمڕۆ لەگەڵ زۆر بەڕێز عەلی حەمە ساڵح کە هێشێکە لە مامۆستا بەڕێزەکانی شاری کەرکووک وە سەرۆکی گروپی شاخەوانی خاڵخاڵانە پێکەوە گفتوگۆ دەکەین. جا ئەوە کەرەستەی هێناوە هەروتم با شاخەکەشمان بێنایە بۆی تێستمان بکردا بزانین چۆن سەرکەوین چی بکەین چی نەکەین، بەڵام ئەبێ دوای وعدێکی لێوەرنەگرین لەگەڵ خۆمانە بمان با بە زۆر بەو گوڵەگەشتە ڕۆین بەخوا تااقەتی شاخەوانیمان نییە. ئوستاد جان سڵاو لێبێەوە بەخێراتی. بەخێراتی سڵاو و ڕێز و خۆشەویستم بۆ ئێوە بەڕێز هەیە بەیانی ئێوە باش و بەیانی شاخەوانانی ئازیز و خۆشەویستمان باش لە هەر شوێنەکەن. زۆر سپاس. یاخوا بخێر بێ. مامۆستا تاکو چەند ینی پەیوەندێکی باش تەیە لەگەڵ شاخەوانیە و لەگەڵ گەشتە و ئەم حەزوو ئارەزوو لە کێوە لای تۆ سەری هەڵدا؟ من وەک خۆم ئێستا سەرۆکی شاخەوانی خاڵخاڵانم لە 2022ەوە پەیوەندیم کرد بە شاخەوانانەوە بەڕاستی بە گروپەکانی کەوە لە کەرکووک بوون. لەو ماوە کەمە سپاس بەخوای گەورە بەردەوام بووین لە چالاکیەکانمان و هەروەها دوای دابڕانی کەمێکی بچووک توانیمان گروپێکی تایبەتی بۆ خۆشمان پەیوەست بکەین و دایم مەزرێن. زۆر باشە. با بزانین مامۆستا عەلی کێیە لەبەرەوەی بەڕێز هەر مامۆستایەکی ئاینیت هەم کە گفتوگۆمان کرد پێشووتر وتت بابەتی تایکواندۆ شتی واش مدەڕیبی یاخۆت ڕاهێنەری. مامۆستا عەلی کێیە لە ژیانی ڕۆژانەیە خەریکی چیە جگە لە شاخەوانێکەش؟ بەڵێ من وەک خۆم بەڕاستی لە بوارەکانی وەرزشە ماشەڵڵا بەردەوامم وەکو بابڕین یاریزانی تایکواندۆ لە هەشتاکانەوە خەریک بووم و هەروەها کە بوومە ڕاهێنە لە نەوەتەکانە. دوای ئەوە لە ساڵی 2003 و 2004 بوومە ناوبژیوان دوای خولەکانی کەوا بەردەوام بووم لە خولەکانی ڕاهێنانی ناوبژیوانین توانیمان ببمە ناوبژیوانی نێودەوڵەتی کە بەدەستبێنم لە بەشی تایکواندۆ. ئەمە وەکو بواری تایکواندۆ. وەکو بواری ئاینیش جەنابەت باست کرد بەڕاستی سپاس بەخوای گەورە کە ئێستا ئیمام و خەتیبم ینی لە فەیلاق دووەمیش وەکو مزگەوت حالیە مزگەوتم نییە بەس وەکو ئیجازەم هەیە ئێستا حالیەن بە بۆنەی زۆر ئیش و کار و بەڕاستی ژیانی ڕۆژانە و خۆشم لە دەوامەکەم لە پاڵاوگای کەرکووک واتە مەسفای کەرکووک کە سەر بە مەسفای بێجیە لەوێ دەوامەکەم وەکو کارمەندم لە بەشی مختەبەرات. بەڵێ مامۆستا بەبەستی ئەو بکەین ئەو پێداویستیانی کە هێناوتە جا لە جلوبەرگەکەی خۆتەوە دەست پێ بکەین. ئەمە جلوبەرگی شاخەوانیە یاخۆت شتی جیاوازتر هەیە جلیتر هەیە لە بەرێکی پارچی زیادەیتری لەگەڵایە خۆتچە؟ با بڵێن ئەو پێداویستانی کەوا حقیقەتەن هەر ئەندامێکی شاخەوانی کە پێویستی بێ بۆ گەشتی شاخەوانی کە دروستە جلوبەرگێکی تایبەتی شاخەوانی لەبەر بێت کە ئەو جلەیش بەڕاستی زەق و کراوە بێت دیار بێ لە دوورەوە. دیارە جلەکان زۆر جار ڕەش دروست نییە لە کاتی شاخوانیە هەتا کوێنێ بۆی کەتیتە تاریکی و شەوە نابین بێ ئەو کاتە خەتەرە بخراپە بۆ هاوڕەکانیش. ئەو پێویستانەی کەوا پێویستە لە شاخوانی ڕۆژانە پێت بێ بێگومان جانتایەکە جانتای شان بۆ ئەو شتانێک کەوا وردەکانە ئەکەیتە ناوی و تەیەکەیەکی تێبخۆڵت بێگومان ئەبێ دژە بارانیش بێ تەڕ نەبێ ئەو جانتایەکی تایبەتی خۆی هەیە و هەروەها دەستکێش بۆ لە کاتی زستان و ئەم سەرمایی ئێستا بەڕاستی کەوا بەفر و باران و شتی وایە پێویستە ئەم دووهەم دەستکێشت پێ بێ دووهەم با بڵێن دوو لۆڕی جەنابتان پێڵاوێکی دروست و
دژە با بڵێن باران بێ بەڵێ کە بۆ ناو بەفر بشێت ئەوش پوتمان هەیە نیوپوتیشمان هەیە کە بەڕاستی هێناومە لەگەڵ خۆمان شتێکی ینی ئەبێ ئەوروپی بێ ئەو با بڵێن شتێکی چاک بێ عسری بێ بۆی لە ڕێگا تووشی کێشت نەکە هەم بۆ ڕێگە کە بتانی بڕۆی هەنگاوەکانت بە سادەیی و بە هێواشی بڕۆی دومیش نەبێتە مای ئەوەی لە ڕێگا بدڕێ و دوای کێشت بە دروستکە و هەروەها بەڕاستی ئەمەش پێویستە وەکو گۆچانی خۆمان حسابەکرێ ئێمە پانتۆنی پێیانن گۆچان کوردەواری خۆمان ئەمە بەلایانی کەمەوە دوودانت پێبێت لە کاتی بەفرە زۆر ئەساس ئەم شتانت پێبێت ئێمە وەکو گروپی شاخەوانی جیازمان هەیە بەم لاسیتکیە تەلەفۆن و پەیوەندیەکن بۆ یەکتری لە کاتی ڕێڕەوا ئەوەی کەوا ئەڕۆین بێگومان 4 جیازمان پێ لە گروپەکەمانە وەخت وە هەیە شوێنەکەی شەبەکەت نامێنێ جا بۆ لە یەکتری ون نەبین ئەم جیازە کاری ئاسانیمان بۆکە ئەو سافیرش کە فیکە لێ بدەی بۆ یەکتری ئەمیش وەختی وا هەیە بەڕاستی ئەندام هەیە دوا کەوتووە یان ون بووە یان شتێکە بەو سافرە توانێت بیدۆزی تۆ شوێنەکەی لەکوێیە وەکو دەنگدانەوەیەکە لە کاتی شوێنی نادیارە تۆ پێزانی پێداویستی کە ئەسعاف ئەوەلیە ئەوە هەر کەسێک وەکو شاخەوانی خۆی ئەبێ خۆت پێت بێ خودی خۆت ئەبێ پێت بێ بەڵام ئێمە وەکو گروپەکەمان سوپاس بخوای گەورە هەموو بەشەکانی تایە وەکو دکتۆرمان لەگەڵایە معاون طبمان لەگەڵایە مهندسمان لەگەڵایە مامۆستامان لەگەڵا مشریفمان لەگەڵایە ینی ئەتوانین لە هەموو بوارەکانی ناو شاخەوانیە سوودی لێوەرگین ئەمە وەکو پێداویستی کە زۆر باسم نەکردووە زۆر شتیکە هەیە بەڕاستی باسی بکەین ئەمەش زۆر مهمە وەکو پوزەوانی لای خۆمان باسەکرێت کوردەواری لە کاتی سەرماوسۆڵە بەکارەیە یان لە کاتی پاییزە ئەو دڕک و داڵە بۆی نەیە لە قاچت بەریناری نەکە ئەمە ئاسانکاریت بۆ کات و ئەیبەسی بۆ خۆت کەواتە بەشێک لەم پێداویستیانە بە پێی وەرزەکان بەکاریهێنی هەموو کات هەم ئەمانە بەکار ناهێنی بێگومان ڕاستە قسەکە جوانم چونکە وەختی وایە پێڵاوی با بڵێن زستان فەرقەکە لەگەڵ وەرزەکانی کەیە تۆ بێ لە زستانە شتی گەرم بکەیت لە هاوینە ئەبێ شتێک بکەیت مامناوەند بێ زۆر گەرمات نەبێت چونکە هاوین خۆی گەرمە دومیش پێویستە ئێمە وەکو یاسای شاخەوانی سەلامەتیە کە سێجا باسیەکە سەلامەتی من وەکو شیکردنەوەیەک بۆ ئەم سێ سەلامەتیە وا ئەبینم بەڕاستی لە شاخەوانیە هەر ئەندامێک خودی خۆی سەلامەت بێ یەکەم سەلامەتەکە بۆ ئەوەیە کە دەرچوونی لە ماڵەوە تا ئەگاتە لوتکە و گەڕانەوەیژی بۆ ماڵ ئەوە سەلامەتی یەکەم سەلامەتی دووەم وەکو شیکردنەوەیەکی خۆم پێم وایە سەلامەتی هاوڕەکانت ئەوەی کە لە پێشتۆ ئەڕوا ئەوەی کە لە دواتەوە ئەڕوا وەکو تۆ بەرپرسی لەسەر ئەوانەی کە سەلامەت بێ هاوڕەکە سەلامەتی سێهام وەکو ئێمە ژینکە پارێزی ئەو سروشتە سەلامەت بێ لە دەستی و قاچی تۆ کە پیسی نەکەیت و ناژیری نەکەیت و تێکی نەدەیت ئەو سروشتە بەڕاستی سروشتێکی جوانە بۆیە ئەو سێ سەلامەتێ من وای ئەبینم بەڵام مەبەست لەوانەیە سەلامەتێکە هەر بۆ ئەندامی شاخەوانەکە بێت زۆر باشە مامۆستا جگە لەو کەرەستانە پێویستە خواردنی هەنێک گوێز و خورمات هێناوە نازانم ئیدی ئەمە بۆ شاخەوانی دەسەدا لەبەرەوەی تۆ چیتە ئەو شاخە برسیت دەبێت و دووش گەشتەکانی ئێوە زیاتر شاخەوانیە یان گوڵە گەشتە یان تایبەتتان کردووە بە وەرزێکەوە بۆ نمونە هەستان لێ زیاتر لە وەرزی زستانە لەناو بەفر و سەرماوسۆڵەیە سەفەرکەنیان گوڵە گەشت باسێکی ئەومان بۆش بکە کە چەنێ پێویستە ئەو گەشتانە لە وەرزەکانە ڕێک بخرێ و هەموو کەسیانی لەگەڵتانە بۆی بێ خەریکی ئەو گەشتانە بێ بۆ یان بەتاڵ بێتەوە لەو جەنجاڵیەی ژیان لەو قەرەباڵهەیە کە تۆ ڕۆژان ناکەوێتە سەر جەستەت سەر دەروونت ڕاست بێگومان ئێمە وەکو شاخەوانانی کەرکووک سوپاس بەخوای گەورە بێگومان ناوەندێکمان هەیە کە لە ساڵێکە پێش ساڵێک دامەزراوە ئەم ناوەندە و دووەم تازەمان کردەوە ناوەندەکە نوێمان کردەوە هەڵبژاردمان بۆ کەرێکی لەوانە مامۆستا ئەرکان کە سەرۆکی ناوەندەکەیە و هەروەها خۆشم وەکو سەرپەرشتی کارگەری و داراییم و مامۆستا محەممەدێکیشمان هەیە
ئەوی شاخەوانێکی چالاکە وەکو ڕاگەیاندنی ناوەندەکەیە. بەڕاستی ئێمە کە ئەو ناوەندەمان دامەزراندەوە و جەنابەت باست کرد بۆ ئەوەیە کەوا شاخەوانان ڕاکێشین و هاندەر بین بۆ کەسانی کەوا دوورن لە ئەو سروشتە جوانە بەڕاستی دوور بن لەو جەنجاڵ و ناڕەحەتی ناو شار بەڕاستی کە هەیە. ئێمە وەکو پێداویستەکانی خواردن بێگومان کە داوا ئەکرێت کە بڵاوش ئەکرێتەوە لە گەشتەکانە خواردنێکی با بڵێن ژەمێکی یەکژەمێ بێنن لەگەڵ خۆیانە و هەروە ئاوی پێداویستی تایبەتی خۆی ئەوی لە کاتی وەرزەکانە ئەگۆڕێ. وەرزی با بڵێن زیاتر زستان بۆ شاخوانان خۆشە. بێگومان لە لای جەنابتان لەوانەیە بڵێ ساردەیان بەفرە تواناتان چۆنەیە. ئێمە حەزمان لەو کاتەیە کە بەفر بێ و سەرما و سۆڵە بێ بۆی بتوانین لوتکەکان بە ئاسانی پێکیت و بڕۆی. بە تایبەتی لە هاوینە وەکو جەنابەت باس کرد لەوانەیە بتوانین گوڵگەشت بکەین ناتوانین لوتکە زۆر گەرمە بە تایبەتی لە هاوینە گەرمەکانە با بڵێن ئەو مانگانەی کەوا زۆر گەرمە. وەکو خواردنی ژەم وەکو پێویست بێت بەڕاستی گوێز هاندەرێکە بۆ جەستە کەوا تەندروست باش دەکا و تااقەتێک و هێزێکی باش دەداتێ گەرمایەکی باش دەدا. خۆرما بێکمان تۆ ڕێگەیەکی زۆر ئەبڕی بەلایانی کەمەوە لە نقطەی سفرەوە کە ئێمە دەست پێ بکەین 2 سعات 3 سعات ئەڕۆی بە پشودان و تا گەشتیتە لوتکە پێویست بە خۆرمایە تا ئەو زەخت و ناڕەحەتی شیرینی پێویستە بەڕاستی تا بگەڕێتەوە ئاستێکی تەندروستێکی باش. وەکو مێوژیش ئەوە شتێک هەر کوردەواری خۆمان داینخوای بەکاریان هێناوە شتێکی باشە بۆ خوێن دروستە. زۆر باشە. مامۆستان پێداویستیانە لێرە دەست ئەکەوێ یاخود قورسە؟ ئەم پێداویستیانە بەڵێ لا ئێمە هەیە لە کەرکووک بەڵام زیاتر لە ئەوروپا بماندێ وەکو باڵەکانە بەڕاستی وەکو بەڵام دوکان و پێداویستەکان برادەرمان هەیە کەوا خۆی لە شاخەوانی شایە و هەروەها ئەو کەرەسانش ئەفرۆشێ. کەرەستەی پێویستمان بە هەموو شتێکە ئەو کاتێکەوە شەومانەوە ئەەکەی شەومانەوە فەرقەکە لە ڕۆژەکانی کە تۆ یەک ڕۆژە پێویست بە ژەمە خواردنێکە یان پێویست بەو هەموو جلو بەرگ و بەو هەموو پێداویستە نییە. تۆ پێویست ئەگە شەو بمێنی تۆ بە خێمەیە پێویست بە ئەوەی کەوا تیا ئەخەوی با بڵێن جێگەی خەو و هەروەها با بڵێن ئاگردانێکت پێویستە بۆ گەرمکردنەوەی خواردن و خواردن لێنان ئەو بۆ گەرمکردنەوەی خۆشت بەڕاستی. چەقۆیەکێکە لە هەرە گرنگەکانە کە چەقۆ کارەست ئاسانیت بۆکە لەو شوێنانە و هەروەها با بڵێن بەڕاستی ئەمەم هێناوە حەزم کرد ببین جەنابتان ئەمە زیاتر بۆ لوتکە بەکاردێت لە هاوینە یاخود لە وەرزەکانیکە. لە لوتکە ناتوانیت تۆ جانتایەکی گەورە بگری بەشانتەوە و سەرکەی لوتکە پێویستی بە هێزە. ئەمە بچووکە مەتارێکی تایە لە ناوە ئاوی تیەکەی دووەم 1-2 جل ئەو یەک جلێک با بڵێن سادە یاخود ئەو پێداویستە کەمەی خواردنێکی خۆی کە باسمان کرد لەسەر نزەکە هەیە دایبنی بۆ ڕێگە ئیسفادی لێ بکەی. ئەمەش ئاوە سۆندەیە جاربەجار ئاوی لێ بخۆیتەوە بۆی توانیتنێت. بەڵام ئەمە نامێنەوە چکە شتی کەمتان پێە ئەمە نامێنیتەوە ئەمە تا ئەگەیتە ئامانجەکەی خۆت بۆ لوتکەیە لوتکە بەرزە و وەختی وایە لوتکەمان هەیە شوێنی وەستانی نیە ینی شوێنی ئەوە نییە بمێنیتەوەتیایە دوای سعاتێ ئەو دوای ئەوەی کەوا گەشتێ و ڕسم و وێنەکانت کرد وتاری خۆتدا و بەرنامەکەی خۆت بە ناوی گروپەوە بڵاو کردەوە وردە خوارەوە خوارەوە شوێنی دەست پێکرد. مامۆستا ئێوە ئەوانەی کە بۆ لوتکە ئەچن زیاتر لە وەرزە ساردەکانە هەڵێ بژێرن لەبەر تااقەت و قووەت و گەرماکە؟ بێگومان ئەو شوێنە ساردی بۆ یەک بۆ ئینسانەکان هەم بۆ تەندروستی خۆت هەم بۆ گەرمی بەڕاستی سێرەکەی چالاکترە یعنی تۆ سەیری گروپەکانی دنیاش بکە لە کاتی سەرما و بەفرە چالاکی یەکەن زیاتر یعنی لە کاتی گەرمە ڕاستە هەیە بەڵام کەمترە ناڵم نییە هەر بەردەوامە. ئێمە وەکو گروپی شاخەوانی خاڵخاڵان سەرما و گەرمە هەر بەردەوامی یعنی بە 2 هەفتە جارێک گەشتی خۆمانەکەی وەختی وایە هەفتەی واش هەیە بەڵێن لە بەینە تیممان هەیە تیم تقریبا لە
سێوە بۆ 7 نەفەر کەمتر زیاتر دەرچوونمان هەیە ئەویش بۆ لووتکە بیان بۆ شوێنی تایبەتی خۆی. مامۆستا بابەتێکی تر هاتە هەزرم بابەتی ئێوە گروپەکەتان ڕسمیە وەکو لە ئۆلۆمپیاتەکانی کەرکووک نووسرابێ یاخۆ لە چالاکیەکانی نووسرابێ لەگەڵەوەشە مۆڵەتتان هەیە ئایا فەرمانگە حکوومیەکان بازگەکان چەنی هاوکارتانن لەم بابەتەیە بێگومان تا ڕادەیەگەم شتانە هەردێتە بەردەم تا بۆ نمونە ئەگەر لە بازگەیەکۆ تێپەڕ بێ ئەڵێ ئێوە چێن بۆ چۆ ئەڕۆن یاخود ناوچەیەکێ لە هەرێمی کوردستان و عێراقان نەهێڵن سەردانی بکەن ئەم بابەتانە هاتووەتە ڕێتان؟ بێگومان پرسیارێکی بەڕاستی دروستە. ئێمە وەکو شاخەوانان گشتمان مۆڵەتی تایبەتی خۆمان هەیە. ئێمە سەر بە کوردستانی وەکو ئەندامەتی سەر بە تۆڕی شاخەوانانی کوردستانی سلێمانی و فیدراسیۆنی هەولێرمان هەیە ئەویشکەوە بەئیزنی خوای گەورە بە ئینشاءڵڵا لە ماوەیەکی کەمە لەوانەیە یەک بگرنەوە ببنە یەک فیدراسیۆنمان هەبێت. وەکو ئێمە کە گەشت ئەکەین بۆ هەر شوێنێک پێش وەختە داوای مۆڵەتەکەین بۆ ئەو شوێنێک کە ئەڕۆی چەند ئەندامین چەند کەسین با بڵێن ئەگەر بێت و مۆڵەتمان نەدەنێ بێگومان ئێمە ئەگەر باسی ئێرە نەکەین ئەو مۆڵەتانی لای سلێمانی هەولێر بۆ ئەم سندری لای خۆمان نایخوا ئەمە لای ئەوەی کەوا بازگەی ئایدی بەغابێ حقیقەتەن پیشانیشان نادین توان نایخوا ئەوان لای ئەوان. بەڵام ئێستا وەکو بازگە باست کرد جەنابەت حەزم کرد باسی ئەوش بکەم تازە کێشەیان بۆ دروست کردوین ئێستا لە بازگەکانی کەرکووک و با بڵێن کە هەولێر یان کەرکووک و سلێمانی داوای باجمان لێ یەکەن با بڵێن. ئەمە وەکو بۆ گەشتیارانە بەڕاست ئێمە حەزمان کرد وتمان سەردانی کاک ڕێبوار بکەین تا یارمەتی دەرمان بێ لەو بوارەوە حقیقەتەن بۆ گەشتێ بۆ ئێمە کەوا گەشتی شاخەوانیمان هەیە گەشتی ئەوەمان نییە تیجاری بە ئێمە شاغڕەوین یعنی حقیقەتەن ئەبێ لەو لایەنە یارمەتیمان بدەن چونکە هەر بازگەیەک و داوای زیاتر لە 50,000 لە ساحب سیارەکەکەن و ئەویشەکەوێت سەر ئێمە حقیقەتەن. بەڵام وەکو مەڵەتی کە پێمانە درێت لە دەوری سنووری سلێمانیان هەولێر کە ئەگەر مۆڵەتەکە پێ بدرێ بێگومان بازگەکە پرسیارێکی هاکەزایی دەیەکە تۆ بەڕێزەوە پیشانی دەیت و ئەوش هەر بەڕێزەوە ڕێزت لێگرێت و ئەلە فەرق هاوکاریش دەبێ بەڕاستی وەختی وایە پێ دەڵێ وریا بە لەوێ یان ئەلغام یان شت یان ئاگادار بە یان چیت پێویستە بۆی یارمەتی بدەین دەستیان خۆش بێ من لێرەوە دەستخۆشیان لێکین و ئەوانە بەڕاستی کوڕ و برای خۆمانین و هەروە ئێمەژە بێ ڕێز لە بۆ چوونەکانیان بگرین. بێگومان سروشتی کوردستان خۆشە بە هەولێر و سلێمانیەوە لە بەرەوەی سروشتێکی جوانمانەیە هەم بۆ گوڵەگەشت هەم بۆ شاخەوانی هەم زۆر بۆ بابەتی ترلوانەیە ئێوە زیاتر شارەزا بن لەو بابەتێ سنووری عێراق زیاتر چونکی بیابان و دەشت و دۆڵ و ئەو بابەتانەیە بڕوا ناکەم سیچ گەشتێکتان کردبێ بۆ خوار و عێراق مەگەر بۆ زۆنکاوەکان و یاخود بۆ ئەو ناوچانەی کە زۆر کۆنە چوو بێتن وەنیە؟ وڵاهی مامۆستا وەکو خۆم وەکو خودی گروپەکەشمان با بڵێم سەردانی ئەو ناوچانەمان نەکردووە بەڵام وەکو ئەو شوێنە خۆشە و سروشتە جوانەی کو جەنابەت باسی کردن لە دەڤەری سلێمانی هەولێرە سنوورەکانی ئەو کوردستانە سپاس بەخوای گەورە کە خوای گەورە ئەو سروشتە جوانەی پێبەخشین بەڕاستی ئەمە سپاسێک و پێزانینی ئەوێ بەڕاستی ئەمە ئەبێ ئێمە هەمیشە سپاس و ستایشی خوای گەورە بکەین کەوا کەش و هەوایەکی جوانی پێبەخشین و کەسانی جوانی پێبەخشین کەوا ئەڕۆیتە ئەو سروشتە ئەبینی هەستەکەی کە تۆ ژیانی کەت هەیە بەڕاستی یعنی ئەو هەستکردنەی لە لوتکە و لە شاخە ئەبینی لەناو شاران نییە لەناو خەڵکیکان نییە بۆیە من لێرەوە حەزەکەم وەکو هاندەرێکی شاغڕەوی و شاخوانی بۆ خەڵکی خۆمان خەڵکی کەرکووک هانیان بدەم لە نێرومێ لە گەنج و پیر کەوا سەردانی گروپەکانی شاخەوانی خەڵخاڵان و گروپەکانی کەش بکەن بەڕاستی بۆ ئەوەی گەشتی شاخەوانی بکەن بۆ مانەوەی جەستەی خۆیان و تەندروستی خۆیان باش بکەن.
مامۆستا ئەو کەسانی کە لەگەڵتان دێن بۆ گەشتەکان هەست ئەکەی لە ڕۆ دەرونیەکەوە کاتی ئەگەڕێنەوە کەسانێکی ئەرێنی ترن پۆزتیڤترن یاخود زیاتر پێکەنن یاخود خۆشیان هەندێک کات ڕەنگە پێتان بڵێن کە لە ڕۆ دەرونیەکەوە هەست بە ئارامێکی باشتر زیاتر ئەکەن؟ بێگومان وەکو جەنابەت باست کرد هەر گەشتێک هەر ئەندامێکی شاخەوانی لایەنی دەرونیەکەی باش نەبوو تەندروست باش نەبوو نابێت گەشت بکە. ئەو دوانەی باش بوو ئەو کاتە ئەتوانێت تۆ هەوڵ بدەیت گەشتەکە بکەیت. ئەگەر دەروونت تۆ هیلاک بوو ناڕەحەت بووی بۆ هاوڕەکانی لاوانە بیتە ئەستەم و ناڕەحەتی نەتوان گەشتەکە جێبەجێ بکەیان تۆ دروست باش نەبوویت. بێگومان ئێمە وەکو خۆمان باسەکەین گروپەکەی خۆمان سپاس بخوای گەورە ئەندامی باش باشمان تایە و هەموو ئەندامەکانی کەیشمان ئەوانی کەوا لە گروپەکانی کەش بێگومان بەشی پێکەنن و گاڵتەن ناو سیارەکە کە ماوەیەکی زۆر ڕۆی تقریبان بەلایەن کەمەوە 3 سەعات 4 سەعات تۆ بە هەر ناو سیارای بێگومان ئەگە بە قسەی خۆش و پێکەنن و گاڵتە نەبێ ناتوانین تۆ گەشت بکەیت لەگەڵ هەموو کەسا بەلایەنی کەمەوە 30 نەفەرن. جا لەوە قسەیتر و خۆشتر ئەوەیە تۆ هاوڕێت باشترەکەیت. ئەنجارە من ئەڵێم گەشت کردن لەگەڵ کەسانی باشە تۆش بەرەو باشتر ئەڕوا بەرەو هێورتر ئەڕوا چونکە ئینسان لە گەشتەکانە فێری هاوڕێتیە بێ فێری با بڵێن سەبر و ئارامگری ئەبێ بەڕاستی چونکە تۆ چەنە گەشت بکەی هیلاکەوی ئارامگرتنی لەو هیلاکە ئەوە پیشان دەتا تۆ بەردەوام بی لە ئارامگرتن و سەبرگرتن لەگەڵ هاوڕەکانە. دەستە خۆش بێ مامۆستا عەلی بە هیوام تەندروست باش بن ئێمەش ڕۆژێکمان بۆ ڕێ بکەوێ بین لەگەڵتانە گەشتێکی گوڵە گەشت بکەین جارێ وردە وردە ها بۆی بێتە ئەحمایەک بێتە ڕاهێنانێک بۆی لە لووتکەکە لەگەڵتانە بین. زۆر بەڕێز و خۆشەویستن ئێمە شانازی بە ئێوە ئەکەین و شانازی بە هەموو کەسێکەوەکەین کە بێتە ناو گروپەکانەوە و بەردەوام بێ ئەگەر بێت و بەڕاستی لە ماوەیەکی 2-3 مانگیش جارێک گەشتی خۆی بکاو و جەنابەت فەرمووی گوڵگەشتێکیش بێت وەکو ئەو سروشتە جوانە ببینێ هەر لە ماڵەدا نەنیشێ بەڕاستی. ئێمە وەکو گروپی شاخەوانی خاڵخاڵان هەفتەی ڕابردوو گەشتی کەمان هەبوو ئەم هەفتەیش ئینشاڵڵا ئەم جومعەی داهاتوومان بۆ تونی بابا ئەبێ لە سنووری دەربەندیخان کە شوێنێکی بەڕاستی هەتا بڵێ سروشتێکی جوانی پێبەخشێ. ئەو سروشتی کەوا باسم کرد سێرەکەی مامۆستا وەختوای شوێن هەیە پێویستت بە کڵاوە. ئێستا ئەمەی کەوا جمعە بۆ یاڕۆین ئێمە ئەگەر ئەو کڵاوت لەسەر نەبێت لەوانەیە بەرد خۆی بکەوێتە خوارە سنوورەکە وایە لە خۆی لەوانێ بە دەنگی بەرز لەوانەیە بەردێ بکەوێتە خوارەوە یان وەختی وا هەیە لە کاتی بارانە ئەو سنوورە مۆڵەتیشی پێ نادەن بڕۆی بۆ شوێنە بۆ دا ئەماڕێ یانی شوێنەکە قزە بەڵێ سەختە بەڵام هەتا بڵێ سروشتەکەی زۆر جوانە و ئینشاءڵڵا گەشتێکی سەلامەتە بێ ڕۆین و ئەگەڕێنەوە بە سەلامەتی بەس ئێمە وەکو مامۆستا فیدراسیۆنی با بڵێن شاخەوانانی کوردستان سپاس بەخوای گەورە بە پشتیوانانی بەڕێزان مامۆستا هێمن و مامۆستا شێخ کەمال کەوا شاخەوانانی کوردستانیشمان چووە ناو ئەندامی فیدراسیۆنی شاخەوانی جیهانی UIA کە لە وڵاتی کۆسۆڤۆ کۆبوونەوەیکیان کردووە و هەروەها بەشدار بوون لەو فیدراسیۆنە کە ئەوە جێی شانازی شاخەوانانی کوردستانە کە ئێمە وەکو ئەندام بەشدار بووین لەو وەداخلیش بووینەوە با بڵێن لەو با بڵێن جیهانیە ئەو فیدراسیۆنە جیهانیە کە 73 وڵات و 93 ئۆرگانی شاخەوانی تێدایە هەر هەمووی لەم هەموو وڵات و ئۆرگانانە 3,700,000 بەشدارە کە کاندیدە لەم فیدراسیۆنە جیهانی و لە ساڵی 1932 دامەزراوە بە هیوای سەرکەوتنی زیاتر زۆر بەڕێز و من لێرە سپاسی مامۆستا هێمن و مامۆستا شێخ کەمالەکەین کە شاخەوانانی کوردستانیان بە جیهانیانیان ناسان دەستە خۆش بێ خێراتی زۆر سپاسانەکەم لێرەوە من حەزەکەم سپاسی گروپەکەشمان بکەین و گروپی شاخەوانانی با بڵێن کەرکووک بە تایبەتی و بەگشتی کوردستانان سڵاو و ڕێزمان هەیە بۆ هەموو لایەک و بەیانی هەموو لایەکتان باش دەست خۆش مامۆستا
وڵێ بەڕێزان بەهیواین ئێوەش سووتان وەرگرتووە و بزانن و کەرستانت چین کا پێویستە لەگەڵ خۆتان بیبەن بۆ شاخەوانی و کاتە گونجاوەکانیش باماشەوە. چینا بڕگەیەکی تر کێش بایۆگرافەیە با بزین ئەم جارە لەسەر ژیانی کام کەسایەتی کووردا پێکۆ تەماشاکەین و گەڕێنەوە لاتان. فەرموون.